محەممەدە لە قوتابخانەی کلێڤەرم ئێستا باسی منارەی چۆل دەکەم. منارەی چۆل یان منارەی مزەفەری یەکێکە لە شوێنەوارە دێرینەکانی شاری هەولێر دەکەوێتە باشوور و ڕۆژئاوای قەڵای هەولێر لە سەردەمی سوڵتان مزەفەرەدین دروستکراوە. مەزەندە دەکرێت ئەم منارەیە پاشکەوت مزگەوتێکی گەورە بێت کە لەو سەردەمەدا دروستکراوە و بەرزیەکەی 22 مەترە. لە سەردەمی سوڵتان مزەفەر بەهۆی کەشەسەندنی شار و ئارامی دڵنیایی هاوڵاتیان بۆ یەکەم جار خەڵک لە دەرەوەی قەڵات جێگیر لە نیشتەجێ دەبن. بەڵام بەهۆی ئەم مەبەستەش سوڵتان مزەفەر دوو قوتابخانە و مزگەوتێک و بازاڕی قەیسەری دروست دەکات. بەڵام دوای کۆتیدای سوڵتان مزەفەر و هێرشەکانی مەغۆلی و جەلائیری و ئیلخانی سەفەوی بۆ سەر هەولێر و لە دەرەوەی قەڵات و شێروخان و کاولبوون دەبێت. بەڵام لە منارەی چۆل لە تا سەدەی ڕابردوو چۆلەوانی بۆ کەسی لە نژێ بۆ ناندراوە منارەی چۆلی. لەبەر ئەم هۆش فرامۆش کراوە تاکو ساڵی 1935 حکوومەتی عێراق بە شوێنەواری داناوە دوای ساڵی 1960 بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری عێراق شورای بۆ دروست کرد و کاری نۆژەکردنەوەی بۆ ئەنجامدا. خاکەکەم ئەی نیشتیمانم هەولێرە. شێوە منارە بناغی دیواری مزگەوتەکەی نزیکەی 145 سانتیمەترە پانیەتی و منارەی چۆل لەگەل و کەرپووز و قسڵ دروستکەوە لەلایەن وەستا مەسعود موراد و وەشێوەی نەخشی نیگای ڕەنگاوڕەنگی بۆ دروست کراوە. هەولێرە لانەو بەناگەی ئازیزانم. منارەی چۆلی لە دوو بەش پێک دێت: بنکەی منارە و لولەی منارە. بنکەی منارە بریتە لە بەش خوارە منارەکە کە بە شێوازی ئەندازیاری دیار ناکەوێت چونکە حەفپاڵەوە لەوانەیە لە سەرەتای خۆی هەشپاڵوو بێت. بەڵام لە پاڵ دیوارەکانی مزگەوت دروستکراوە چونکە بەم شێوازە دوای 7 مەتر دیوارەکە دووبارە دەبێتەوە شێوەیەکی هەشپاڵووی ڕێکدا. ئەم بەشە درێژیەکەی بریتە لە 15 مەتر و دوو دەرگا هەیە، یەکیان ڕۆژئاوا ئەوەتیشیان ڕۆژهەڵات و هەر یەکیان پلیکانێکیان هەیە بۆ سەرکەوتن و سەرەوەی منارەکە بە شێوازی پێچاو پێچ و کە یەکتری نابڕنەوە. سەرجەم نەخشەکانی ئەم منارەیە لە خشتە و تاق و پەنجەرەی داخراو پێک دێت و بە دوو شریتی هەیە و پیتەکانی WX. لولەی منارە بریتە لە بەشی سەرەوەی منارەکە بە تیرەی 21 پێ و بەرزاییدا لە 22 مەتر ڕاستەوخۆ دەکەوێتە سەر بەشی دووەم و لە شێوەی لولەیدا لەوانەیە لە کاتی دروستکردن بەرزتر بێت، بەڵام بەهۆی کەش و هەوا و چاکردنەکەوردنەوەی بەشی سەرەوەی ڕووخا بێت.